السلام عليكم ورحمة الله وبركاته. لبشی نەشتەرگەری لە نەخۆشخانەی نەشتەرگەری میهرەبانیەوە لەگەڵتانین. بەبوونی یادی لەدایکبوونی نازدارمان محەممەد صلی الله عليه وسلم دکتۆر دلێر پسپۆڕی نەشتەرگەری گشتی بە هاوکاری لەگەڵ پسپۆڕانی بێهۆشکار هەستاون بە ئەنجامدانی کۆمەڵێک نەشتەرگەری بێبەرامبەر بۆ نەخۆشانی هەژار بە تایبەتی ئەو نەخۆشانەی کە بەردی زەرداویان هەیە. بۆ زانیاری زیاتر دەچینە لای دکتۆر دلێر زانیاری لێوەردەگرین و لەگەڵمانابن. دەچینە لای دکتۆر دلێر. سەلام عەلەیکوم. عەلەیکوم السەلام وەرەحمەتوڵڵاه. مەمنون سوپاسان دەکەم. دکتۆر گیان بەبوونی لەدایکبوونی نازدارمان پێغەمبەر صلی الله عليه وسلم تۆ لەگەڵ بە هاوکاری لەگەڵ پسپۆڕی بێهۆشکار دکتۆر عەبدوڵڵاه هەستاون بە ئەنجامدانی ئۆفەرێک دەمەوێت باس لەوە بکەیت. هەموو مخدرەکانمان هەر چاریان دکتۆر زەردەش، دکتۆر هەڵۆ، دکتۆر عەبدوڵڵاه، دکتۆرە هۆزان هەر هەمویان لە میهرەبانی شریکن لە سەڵەواتی نەخۆشەکانمان بەیەکەوە لەگەر دکتۆرە جەڕاحەکان دکتۆر کاوە باجەلان و هەموو دکتۆرەکانی دیکە هاوکارن لە بەرزڕاگرتنی مانجی مەولود و هەموو عیادەی هەموو دکتۆرەکانیش لە 12 ڕەبیع الأول بە خۆڕاییە. باشە تا ئێستا چەند نەشتەرگەریتان ئەنجام داوە ببوونێ لە دایکبوونی نەزدارمان؟ هەتا ئێستاکە ئێستەوە سەروی 20 عملیاتمان کردیە، دەمانەوێت 63 عملیاتی بکەین کە پار ساڵی 63 عملیاتمان کرد. تەمەنی پێغەمبەری صلی الله عليه وسلم هەر یەکەی بە 100 سەڵاوات کەوا 6300 سەڵاوات کۆ دەکەینەوە تا ئاخریمانچێ. دکتۆر گیان پێم بڵێ بزانم ئەو نەخۆشانەی کە دێنە ئێرە بەس بە ئەوانەیە کە کەم دەرامەتن یان عامەتەن دەیگرێتەوە بە تایبەتی بۆ کام نەخۆشانە ئەم نەشتەرگەری ئەنجام دەدەن؟ مەرج ئەوەیە خێر 5 مەرجی هەیە لا تبطلوا صدقاتكم بالمن والأذى منەتی لەسەر نەکی ئەزیەتی نەدەی لە بۆ ڕیای نەبی لە بۆ سومعی نەبی خاڵی پێنجەمیش دەبی فەقیر بی یەک فەقیر نەبیتن خێری پێ ناچیتن. زیاتر بەردی زەرداو ئەو سەر بڕیارماندا بەردی زەرداو بکەینە تەوەری ئیشکردنەکانەوەی بەردی زەرداویان هەیە دێنی ئێرکوانە بەس پارەی نەخۆشخانەی دەدەن چکە نەخۆشخانەکەی هی من نییە هی خاوەن پشکەکانە بەڵام لە جیاتی ئەوی ملیۆنە چی بدا 300,000 دەدا. دەستەکانە خۆش بێت دکتۆر گیان لە شستا سەرچاو دەستەکانە خۆش بێت. میهرەبانی دڵسۆزی و لێزانی